پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت کاتێک کە عەبدەکە ئیماندار لە نوێژەکەیدا دەڵێت الرحمن الرحیم واتە خوای گەورە میهرەبانە بەڕەحمە بە بەزەییە لە دنیادا بەرامبەر بە کافر و بەرامبەر بە ئیماندار لە قیامەتیشا تەنها ڕەحمی خوای گەورە بۆ ئیماندارانە کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە 100 ڕەحمی هەیە لە ڕۆژی قیامەتدا هەر 100 ڕەحمەکەی دەبەخشێت دەیڕژێنێ بەسەر ئیمانداران و ئەولیاکان و خۆشەویستەکانی خۆیدا. خوا لەو کەسانەمان بگێڕێ. کاتێکیش تۆ دەڵێ الرحمن الرحیم خوای من بەڕەحمە میهرەبانە. ئەزانی خوای گەورە لەسەر عەرش چی دەفەرمێ؟ خوای گەورە دەفەرمێت ئەثنا عەلەیە عەبدی. چەند خۆشە نوێژ ئەەکەی مناجاتێک و گفتوگویەک لە نێوان تۆ خوای پەروەردگاردا. هەر کاتێ لە نوێژەکەت داوتەوە الرحمن الرحیم خوای گەورە دەفەرمێ عەبدەکەی من ئێستا مەدحی من دەکات، سپاس و ستایشی من دەکات، دوای ئەوە وەصفی من دەکات، مەدحی من دەکات بەوەی کە من بەڕەحمم میهرەبانم. خوای گەورە دەفەرمێ وەلیعەبدی ما سەئەل، عەبدەکەم چین داوە لێ بکات پێ بەخشم. بۆیە الرحمن الرحیم خوا بەڕەحمە میهرەبانە. ئەم وشەیە الرحمن الرحیم لە دڵی ئینسانە چی دروست دەکات؟ ڕەجا، هیوا، ئومێد. خوایەکم هەیە بەڕەحمە میهرەبانە. وام لێ دەکات وشەی ڕەحمانی ڕەحیم وام لێ دەکات کە ئومێدم بەوە بێ خوا لێم خۆش بێت، ڕجا و تکام وا بێ کە خوا بم خاتە بەهەشتەوە لێم ڕازی بێت. لە دڵی منە ڕەجا دروست دەکات. خوایەک هەیە بەڕەحمە میهرەبانە، بەزەی بە خەڵکی دادێتەوە ئەو کەسەی کە شایستەی بەزەیی بێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی ڕەحمی خوامان بۆ دەکات لە دوو حەدیثی صحیحدا بە دوو ڕیوایەت. خوای گەورە لە ڕۆژی قیامەتدا فەرمان دەکات دوو پیاو، لە ڕیوایەتێکا فەرمێت 4 پیاو لە ئاگری دۆزەخ دەرئەکرێن بەڵام سزا دراون، چەندێک نازانین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ کاتێک لە دۆزەخ دەریان دەکەن دووبارە خوای گەورە فەرمان دەکات دەفەرمێ بیان بنەوە بۆ ناو دۆزەخ. ئیتر حکمەتێکە خۆی دەزانێ بۆچی بانگیان دەکات. کاتێک کە دەڕۆن بەرەو دۆزەخ دەیان بن مەلایکەکان سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ، پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم یەکێک لەو نەفەرانە ئاوا لا دەکاتەوە بۆ دواوە. دەڵێ خوایە گیان من ڕجا و تکا و ئومێدم ئاوها نەبوو، من ڕجام وا نەبوو خوایە گیان. خوای گەورە عالم و زانای دەفەرمێ ئەی ڕجای تۆ چۆن بوو؟ چی ئومێد و هیوایەکت هەبوو؟ دەڵێ خوایە گیان ئومێدم وا بوو وتم کە منت لە دۆزەخ دەرکرد جارێتر من ناگەڕێن تۆ بەناو دۆزەخ، من ئەو ئومێدم بە تۆ هەبوو. خوایە گیان خوای گەورە دەفەرمێ بیبن بۆ بەهەشت، بیبن بۆ بەهەشت. بۆچی؟ خوا بەڕەحمە بەرام بە کەسێک کە گومانی باش بەخوا بەرێ، کە بە بەشی خوا ڕازی بێ، نەک بۆ کەسێک کە ناشکری کە شەو و ڕۆژ خوا لە خۆی تۆ ڕائەکات. بۆیە ڕەحمان و ڕەحیم ئومێد و ڕجایە بۆ تۆ، ئومێد و ڕجات پێ بەخشێ. بزانە خوایەکەیە زۆر بەڕەحم و میهرەبانە. پیاوێکی دەشتەکی و لادێی نەخۆش کەوتە سەرەمەرگا بوو، وتیان فڵان کەس تۆ دەمریت چارەسەری نەخۆشیەکەت نییە. وتی باشە دوای مردنم بۆ کوێ دەڕۆم؟ وتیان دەڕۆی بۆ لای خوای پەروەردگار. وتی جات بۆچی پێم ناخۆش بێ؟ بڕۆم بۆ لای خوایەک کە تەنها چاوەڕێی ڕەحمی لێ دەکەم، ڕەحمم پێ بکات. گومانی باش بەخوا زۆر گرنگە. کەواتە ئاگدار باگەر ئێمە کە دەڵێن ڕەحمانی ڕەحیم خوای گەورە دەفەرمێت عەبدەکەی من مەدحی منی کرد بەوەی کە من بەڕەحمم میهرەبانم، بەو شێوەیە وەصفی منی کرد. عەبدەکەم داوای چیم لێ بکات پێی دەبەخشم.